گرفتی ئێمە کێشەی نەبوونی غازە لە دەڤەری ڕاپەڕین و سنووری ئێمە دەمانەوێ حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرێک بۆ وەسعی بکات چونکە خەڵک بەڕاستی بەو شێوەی ناتوانانی ژیانی خۆی بەرێتە سەر ڕۆژانە تەلەفۆنمان بۆ دێ خەڵک دەڵێ غازمان بۆ بێنە پێمان دابین ناکرێ دوو جاران چوین بۆ پیرەمەگرون غازمان هیناوە بەسەر خەڵکیدا تەوزیعمان کردووە بە 8,000 لێوە کڕیمە بە عوتی نویدامەتە خەڵکی خۆم خەڵک نەوتی نییە کارەبای نییە غازی نیە ئەدی چ بکەم وەڵاو بیلای وەتەڵای غازم نیە ئێستا لە ماڵە نەوتەکە نییە خەڵک هانا بۆمە دێنێ ئێمە شانە بۆ مەعمەلەکان دەبین ئەمە هەموو ڕۆژیەکی 50-60 مافرۆشتوە تێیداتی ڕۆژی 150 بڵی فرۆشتوە ئێمە ئەفتانە یەک مانگەکە ڕۆژێ 40 بتڵمان بۆ دێ ویژدانتان هەبێ بەهار چەندە کوێ من دەمەوێ حکومەت دەڵێت چارەسەر دەبێ کەی چارەسەر دەبێ ئەگەر ئێمە ژیانمان نەما خۆراکمان نەما خواردنمان نەما هەلە سەڕی غاز بن کەی چارەسەر دەبێ بەیانیان بانکدان دێنێ دەرێ شوێ سەعات وازە دەڕێنەوە ماڵێ تەلەفۆنەکانمان کوژاندنەوە چارەسەرمان نییە هەمووی تەلەفۆن کوژانەوە یان نازانین بکەین شەوان خواردنمان نیە خۆراکمان نیە هیچ هەر دەبێ چاوەڕێ غازەکەی بکەین بەنسبەت گرفتی غازەوە ماوەی هەفتەیەک دە ڕۆژێکە ئەم گرفتە بۆ هەموو کوردستانە نەک تەنها بە پەیوەندیدار بێ بە سنووری قەزای ڕانیەوە ئێمە ئەو کەمێتی کە بۆمان هاتووەکو و لیژنە هاوبەشەکانی قایمێت و هۆبەی ئابووری ئاسایش بە شێوەیەکی بەردەوام چاودێری هەموو ئەو مەعمەلانە کراوە و هەر لیژنە هاوبەشەکانی خۆشمان بە نێو شار و شارۆچکەکانیاندا دابەش کردووە ئێمە لە خلالی ئەو هەفتەیە کە ئەم ئەزمێ هەبووە ئێمە لە سەروی 120 تەن غاز هاتووە بۆ سنوورەکەەوە دابش کراوە بەسەر هەموو بریکارەکان و وەکیلەکاندا دیارە بەنسبەت ئەو بەشێکی ئەو ساقانی کە هاتوون ئێمە یەک دوو مەعمەلمان لەلایەن بەڕێوەبەراتی فرۆشتنی بەرهەمنەوت و کانساکانەوە پابەند نەبوون بە مەرج و ڕێنماکە نەک لە ڕووی گران فرۆشیەوە بەڵام تانکی و خەزان و شتەکانیان پێویستیان بەوە هەبووە بگۆڕدرێن بۆیە ئێمە ئەو وەکیلانەمان داوا کردوون لە ڕێی لە شوێنەکانی کەوە ئاگادارکراون لە لیژنە هاوبەشەکانەوە هەمویان حسەی خوااندراوە تێچکە ناو گەڕک و شوێنەکان هەمووی زۆن کراوە دابش کراوە لەلایەن لیژنە هاوبەشەکانەوە بۆی هەر گەڕەکە تایبەت کراوە بە چەند بریکارێکەوە و لە ڕێی وەکیلەکانەوە دابش دەکرێت.